بڕیاری کۆتایی درا لە دوای چاودێریکردنی مانگ لەلایەن لیژنەکانی باڵای سعودیە و بردننی راپۆرت بۆ دادگای فەرمی وڵات ئەوە بە شێوەیەکی فەرمیش دادگا ڕایگەیاند کە 27 پێنجی 2026 یەکەم ڕۆژی جەژنی قوربانە بێ هەروەها ڕۆژی 26 پێنجی 2026 یەکەم ڕۆژی عارەفا بێواتە ئەو ڕۆژەی کە حاجیان ئەچنە سەر کێوی عارەفا ئەرکی ئێمەشە کە لە بۆنە ئاینی و کوردیەکاندا ڕەوشی کەشەوا بخێنە ڕوو بۆی کە بزانین ئایا ڕەوشی کەشەوا چۆنە بێ بەگشتی و هەروەها بۆ جەژنی قوربانیش کە هەڵبەتە لە هەرێمی کوردستانیش ئەو وادەیە بێ کە دیاری کراوە 27 مانگە پێتان ئەڵێم کە ڕەوشی کەشەوا چۆنە بێ لە هەرێمی کوردستان ئەگەر لە ئاسمانەوە دەست پێ بکەین کە ئایا هەورە بێ یاخود بارانە بێ ئەوە پێتان ئەڵێم کە ئاسمانی هەرێمی کوردستان لە 27 مانگەوە هەتاوەکو 30 مانگ کە کۆتا ڕۆژی جەژنی قوربانە بێ هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە کەشێکی ئاسایی و خۆشا بێواتە ئاسمان بە زۆری ساماڵەوە هەندێکات پەڵە هەوریش لە ئاسمانە دەرەکەوێت و ئەگەری بارانبارین نییە هەروەها لە ڕووی خێرایی باشەوە بەپێی پێشبینیەکان بێت خێرایی با لە هەر چوار ڕۆژەکەی جەژنی قوربان خێرایی با بەگشتی ئاساییە و خێرایەکی ئاسایی هەیە و هیچ چالاکێکی بامان نابێت لەو چوار ڕۆژەیە بەڵام پلەکانی گەرما بەگشتی لە دووهەم ڕۆژی جەژنەوە بە تایبەتی هەڵەکشێت و پلەکانی گەرما بەگشتی بەرزە بن و کەشێکی تا ڕادەیە گەرمە بێت بە جۆرێک لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری گەرمیان ئەگاتە نزیک 40 پلە لە هەندێک ناوچە 40 پلەش بەگشتی تۆمارەکە و سەبارەت بە ناوچەکانی دیکەش بە هەمان شێوە پلەکانی گەرماتیایە بەرزە بێت و لە دووهەم ڕۆژی جەژنەوە تاکو کۆتا ڕۆژی جەژن کەشەوا تا ڕادەیەک گەرمە بێت و بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان لەژێر کاریگەری کەشێکی بەرزە پاڵەپەستۆ و سەقامگیرا بێت و کەشەوایەکی جێگیر و سەقامگیرمان هەیە و ئەگەری بارانبارینیشمان نییە ئەمە بەگشتی ڕەوشی کەشەوا بوو لە جەژنی قوربان لە هەرێمی کوردستان کە کەشێکی تایبەتی هەیە و ئەتوانن بۆ خۆتان بگەڕێن و سەردانی خزم و کەس و کارەکانتان بکەن بەگشتی و جەژنە پیرۆزیشان لێ بکەن والله ئەعلەم هەر شاد بن